لەگەڵ منداڵەکەیان وەکو ڕفێقێک وا بن بەس پێشگیری زۆر باشتر لە دەرمانە ینی پێشەوەی کە منداڵەکەمان اتفاقێکی خراپی بۆ پێش بکەوێ ئێمە بۆ خۆمان بێنین هەموو هەوڵەکانی بۆ بدەین و فێری ئەو شتە باشانەی بکەین کە دووری بکات لە شتی خراپ ینی بە بۆنەوەی کە بچێت بۆ مەلێت پێشەوەی کە مەسەلەن خۆبدا بە ئاوەکەدا فێریکەین کەەوە ئاوە و ئاویش وەکو ئاوە دەتوانێت خەتەرناک بێت. ڕۆڵی دایک و باوک زۆر گرینگە بە تایبەتی ینی ئەچی بۆ سەیرانیان بۆ شوێنێک کە مناڵەکانە بێ هۆشداری بکەیت کە نەچن مەلە بکەنیانەوە بارچێ لافیتە نووسراوە ئەمما قەدەغەیە بۆ مەلەکردن ئیتر ئەبێ ئەو مناڵەت کاچێتە لای ئاوەکە بێ بە قسەی بکات. مدربی مەلێوان بوو لە ئێران هەر کەس پەیوەندی مەسەلەنەوە کرێک وت ئاگاد لە مناڵەکەن بێ نیەم گوت ئەسەن ئەم شتە ئەو ترسێکی نییە هیچ شتێک لەو دنیاە ترسێکی نییە بەس ئەبێ ئەو شتە خۆی بیبینێ هەتاکوونێ عەمەلی پێ نەکا هەتاکوونێ نەڕوە مەلێ نەکا خۆی بە ئاوەکەدا هەندا وە دوو جار نەترسێ لەو شتە ناتوانێت فێر بێت.